ئەم ساڵ جیاواز لە ساڵانی دیکە بە شێوەی جیاجیا یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە دەکرێتەوە. بەپێی ئامارێکی تەندروستی لە ساڵی 2019 زیاتر لە 3000 هاوڵاتی لە پشکنیندا دەرکەوتووە کە تووشی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە بوون. شێرپەنجە یەکێک بۆ لەو نەخۆشیانی کە لە ساڵانی پێشوو ئەتوانین بڵین هەموو کە زووی زانی و یەکسان بۆ بە مردن و چاکبوونەوە تێوە ئاستەم بوو. بەڵام ئێستا خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵین شێرپەنجە یەکسان نیە بە مردن و زۆر جار کە ئێمە ئەو لۆدەی یاخۆ ئەو قەرەباڵغی لە نەخۆشخانەکانی سنتەری شێرپەنجە ئەیبینین مانای نی ئەمانە هەموو توشبوون و تاو چاک نابنەوە. ڕەنگە ڕێژەیەکی زۆریشیان چاکەو بووبن و تەنها متابعەیەکیانە بێکە ساڵانە یاخو 6 مانگجارە سەردام بکەنەوە. ئەم پزیشکە پسپۆرەش دەڵێت پێویستە هاوڵاتیان بەردەوام پشکنین بکەن و وتیشی وەرزش نەکردن و زیادبوونی کێش و ژینگە هۆکارێکن بۆ توشبوون بەو نەخۆشیە. تا ئەسە لە 100% نەزانراوە، ینی بڵێ ئەمە هۆکاری شێرپەنجەیە نەزانراوە، بەڵام بازێ فاکتەرەیە بەڵێن هەنێ هۆکار هەیە وەکو هۆکاری بۆ ماوەی، یعنی ئەمە لە هەموو سەرەتانێکە تاوان مهم نییە لە هەموو شێرپەنجەکە لە هەندێک جۆری شێرپەنجە هۆکاری بۆ ماوەی مهمە وەکو شێرپەنجەی چاو، شێرپەنجەی مەمەک لە ئافرەتانە، شێرپەنجەی ڕێخۆڵە. ناڵێنی ئەگەر کەسێکی دەرەجەیە ینی بۆ نەبێتە ترس بۆ خەڵک غەڵەت تەرجەمەی نەکە، ئەگەر کەسێک خوشکێکی برایەکی تووشی ئەم شێرپەنجەی بۆ ئیتر تاوا ئەمانیش تووشە بن نە، بەڵام احتیمالی توشبوونیان تۆزێک زیاترە لە خەڵکی ئاتیادی. ئەمە هۆکاری بۆ ماوەی. هۆکارەکانی تر تقریبا ئەگەڕێتەوە بۆ هۆکاری ژینگەی. ژینگە وەکو چی؟ ئەو ئاوەی ئەی خۆیتەوە، ئەو خواردنی ئەی خۆی، ئەو هەوای هەڵێمژی، ئەو تیشک و خۆری بەردەکەوێ. پیسبوونی ژینگە بە زۆر هۆکار بەڕاستی وا باشترە تۆش پشکنین بۆ خۆت بکەی، وا باشترە ئەگەر وەزنت قەڵەوە تۆزێ خۆت دابەزێنی، وا باشتە خواردنە سروشتیەکان زۆر بخۆی وەکو سەوزۆ میوە، چونکە مادەی جیۆکسانی تیا یارمەتی سیستەمی بەرگری لەشەیە. چواری دووی هەموو ساڵێک دادەنرێت بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە و پزیشکان و پسپۆڕان باز لەوە دەکەن نەخۆشی شێرپەنجە یەکسان نییە بە مردن و پێویستە هەمووان هاوکار بین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.